پرۆژەکانی بەخشین بۆ هاوکاریکردنی هەژاران و نەداران بەردەوامن تەنیا لە پرۆژەی قوربانیکردنی بە کۆمەڵ بۆ جەژنی قوربانی ئەمساڵ دەستگاکە 578 سەر ئاژەڵی بچووک و 99 سەر ڕەشەوڵاخی لە هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان کردووە بە قوربانی و گۆشتەکەی بەسەر هاوڵاتیاندا دابەش کردووە. بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین دەڵێت ڕێژەی قوربانیکردن لەم ساڵدا زیاتر بووە بە بەراورد بە ساڵی ڕابردوو. ئێمە 677 سەر حیوانمان سەر بڕیوە 677 سەر حیوان کە 99 سەر حیوانیان وڵاغی گەورە بوون واتە ڕەشە وڵاغ بوون و 578 ئاژەڵی وردە بووە. ئەم تعدادش ئەم ژمارێژ ئێمە لە سێ شوێن کردومانە خۆشبەختانە ئەمساڵ لە ڕۆژهەڵاتی کوردستانیش کردمان لە ناوچەی بانە و مەریوان و شارە کوردنشینەکان لەوێ سواز بۆ خوای گەورە لە ڕێگەی نووسینگەی هەندەرانمانەوە خوای گەورە پاداشی خێران باتەوە توانیان 164 سەر ئاژەڵی وردە و 31 ئاژەڵی گەورە واتە ڕەشە وڵاغ لەوێ سەر ببڕن لە هەولێر 178 سەری وردەمان سەر بڕیوە لەگەڵ 38 ڕەشە وڵاغە لە سلێمانیش 236 ئاژەڵی وردە لەگەڵ 30 سەر ڕەشە وڵاغە. ئەمە کۆی گشتی ئەمانە ئەکاتە 677 سەر حیوان کە 99 دانیان ڕەشە وڵاغ بوون و 578یان ئاژەڵی وردە بوون. جگەر لە پرۆژەی قوربانیکردن بەخشین بەر لە جەژنی قوربانیش بە هاوکاری خێرخوازان زیاتر لە 2600 کارتۆن خۆراک و پێداویستی جەژن و جلوبەرگی بەسەر هەژاراندا دابەش کردووە. جگە لەوەش پێداویستیەکانی جەژنی بۆ دابین کردوون. هەڵبەتە لە پێش جەژنە ئێمە زیاد لە 2600 ماڵمان بەسەرکردەوە بە کاسەی جەژن واتە خۆراکی جەژنمان نانێ کە کارتۆنێک خۆراک بوو و لە زمنیانە 150 ماڵی منداڵی بێباوک بوو کە لە ڕێی کۆمپانیای قەیوانەوە خۆشبەختانە سوپاسیانەکەین ئەوان لەوان لە ڕێ ئەوانەوە هاوکاری کران. پێم وایە ئەم ساڵ باشتر بوو بەڵێ بە حکمی ئەوەی کە خەڵکێکی زۆر کە ئەچوو بۆ حەج نەیتوانی بچێت چکە ساڵان ئەگەر بچوایە قوربانیەکەی لە حەج ئەکرد. ئەم ساڵ بەدافعی ئەوەی کە ئەم وەزعی کەرەنتینە و هەژاری و بێکاریە شاتۆتە ئاراوە زۆرێک لە خوارد پێداوان و دەوڵەمەند و ئەوەی کە دەسەڵات دار بووە ڕەنگە دەسەڵاتێکی واشی نەبوو بێ هەروەکو لایەنێکی دینی وەکو پاڵنەرێکی دینی وەکو پاڵنەرێکی ئینسانی حەزی کردووە ئەم ساڵ قوربانی بکە بۆی خەڵک سوودمەند بێ و ئەوەش کە نەچووە بۆ حەج ئەوانش دووبارە قوربانیەکانان لێرە کردو بۆیە پێم وایە بێژمارەکە بەڵێ لە ساڵان زیاتر بۆ سوپاس بەخوای گەورە. بەخشین ئامانجێتی ببێت بە شرای ڕووناکی بۆ هەموو خانەوادانەی کە هیچ دروستکاییەک نییە لە ماڵەکانیاندا. دەستگای بەخشین دەیەوێت حکمێکی یوسفی بەرقەرار بکات و چینی هەژار نەهێڵێت هەر بۆیە داوا لە خێرخوازان دەکات بەردەوام هاوکاری دەستگاکە بکەن تا لە ڕێگەی ئەوانەوە هەموو ئەو هەژارانە بەسەر بکرێنەوە کە چاو لە دەرگای لێدانی کەسێکن تا لە نەهامەتی ڕزگاریان بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. بەخشین نەوەی بێکەسان.